سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 37 دەرچوون لە تەبەز بە وەزعێکی وەکو هەڵاتن. چەند ساتێ بوو شەو داهات بوو، ئەستێرەکان لە ئاسمانە درەوشانەوە. موتی ئاگاداری کردمەوە کە کەلوپەلی سەفەرەکە ئامادە کراوە و هەر کاتێ بمەوێ ئەتوانم بۆ کەشتیەکەی ببەم. مەریت لێم گیانەبووە و بۆ مەیخانە نەڕۆی. من هەر جارێ کە لێ مەڕوانی غەمگینە بووم، چونکە لە ڕووی نەفامیەوە ئامرازی لە یەکتر جیابوونەوەی خۆم و مەریتم پەیدا کردبوو. ئەگەر بەهۆی نەزانیەوە بەو جۆرە لەگەڵ ئەو پیرێژنەدا مەرایم نەکردایە، ئەمتوانی تا هەر کاتێ کە ئەرەزوم لێی بێ لە تەبەزدا بمێنمەوە. مەریتیش لە داڵغەدا بوو، لە پڕێکداوتی سینۆها، ئایا تۆ مناڵت خۆشەوێ؟ لەم پرسیارە چاوەڕوان نەکراوە ڕاستڵەکیم و مەریت سەیری منی کرد. وتی سینۆها مەترسە، چونکە من نامەوێ مناڵم لێت ببێ، بەڵام هاوڕێیەکم هەیە کە مناڵێکی کوڕی 4 ساڵانەی هەیە و ئەم ژنەی هاوڕێم پێی وتوم کە کوڕە بچووکەکەم حەز دەکا سەفەری سەر ڕووباری نیل بکات و لە وەرگە سەوزە تۆخەکان و باخە سەوزە ڕۆشنەکان و مانگا و مەڕ و مراوی و قازەکان ببینێ. ئایا حەز دەکەی کە لەم سەفەرەدا ئەم کوڕە 4 ساڵانە لەگەڵ خۆتدا ببەی؟ من وتم مەریت گیان، من ئەزانم ئەگەر ئەم کوڕە بچووکە لەگەڵ خۆمدا ببەم هەرگیز خەیاڵم ئاسوودە نابێ، چونکە بەردەوام دەبێت ئاگام لی بێ کە لە کەشتێکە نەکەوێتە ناو ئاوەکە و نەخنکێ، یان تیمساحەکان قەپاڵی پیانەکەن، یان تیمساحەکان قەپاڵی پێدا نەکەن. مەریت بزەیەکی هاتێ وتی سینۆها، کاتێک کە ئەم کوڕە لەدایک بوو من خۆم لە دایکم سەند و بردم خەتەنەم کرد و ژنێک کە مناڵێ بۆ خەتەنەکردن دەبا بەرامبەر بە ئەو وەکو دایک دەبێتە خاوەن ئەرک. من بۆ پارێزگاریکردن لە ئەم مناڵە خۆم دێمە ناو کەشتێکەوە و بەردەوام ئاگام لێ بێ، لەبەر ئەوەی کە خۆم بە دیاریەوە بم ناکەوێتە ئاوەکە و تیمساحش قوتی نادا. کاتێک کە ئەموتەیەم بیست ئەوەندە خۆشحاڵ بووم کە دەستەکانم لەبان سەرمەوە بەیەکدادا و وتم مەریت، ئەگەر تۆ بۆ چاودێری مناڵەکە بیت ئەتوانی لە جیاتی مناڵێ هەموو مناڵانی خوێندنگەی سەرەتایی پەرزگەی ئاتون لەگەڵ خۆتدا بهێنی. لەبەر ئەوەی کە بۆ پارێزگاریکردن لە مناڵەکە دەیت کەسبوونی تۆ لە ناو کەشتێکەدا لە لای سیر نابێ، کار لە ئابڕۆمەندی تۆ ناکا. لە ترسی و پیرێژنە هەوەزبازە بڕیارمدا سبەینێ زوو بەڕێ بکەوین. مەریت بەر لە بەڕێکەوتنی کەشتێکە ڕۆیشت، مناڵەکەی بە نووستوی هێنا، بەڵام دایکی مناڵەکە نەهات. من حەزمە کرد کە ئەو ژنە ببینم، چونکە بیستە بووم کە کوڕەکەی ناوناوە تەهود. بینینی ژنێک کە ئەم ناوەی لە مناڵەکەی نابێ سوودمەند بوو، چونکە تەهود ناوی یەکێک لە خواکانە و لە میسر بەدەگمەن دایک و باوکەکان ئەوێرن کە ناوی یەکێک لە خواکان لە مناڵەکانیان بنێن، ئەویش ناوی تەهود، کە خوای نووسین و زانیاریە، خوای مرۆکانە. مناڵەکە بەبێ ئەوەی هەز بکە چ ناوێکی قورسی لێنراوە
خەوێکی قورسی لێکەوتبوو بەبێ ئەوەی هەڵپسێ. ئێمە بەڕێکەوتین، بەڵام لە پاش ئەوەی کە ئەو کێوانەی دەڵی پاسەوانی هەمیشەی تەبەسن لەبەر چاومان هۆن بوون، مناڵەکە هەڵسا. تەهود مناڵێکی جوان بوو، قژە ڕەشە نەرمەکانی لەسەر نێوچاوانیەوە بازنەیەکی بچووکی دروست کرده بوو. بە جۆرێک بە چاوەڕەشەکانی دەیڕوانیە من کادود چەند ساڵێکام ناسێ. هەر زوو خوم بە مناڵەوە گرت، لەسەر ئەژنۆکانی خۆمدامە نیشاند و بە قامیشەکانی قەراغ ڕووباری نیل سەبەتەی بچووکم بۆ چنی و ئەم هێشت لەگەڵ کەرەستە پزیشکەکانم یاری بکات و بۆنی دەرمانەکان بکە. لەو سەفەرەدا تەهود نەبووە هۆی زەحمەتدانی ئێمە و نەکەوتە ئاوەکەشەوە، بەڵکو بووە مایی دڵخۆشی زیاترمان. هەموو شەوێ کە من و مەرید لە تەنیژ یەکتریەوە دەنووسین، دەنگی هەناسەیەک لە دوایەکەکانی تەهوتمانە بیست کە لە نزیک ئێمەوە ئەنووست. بەرەبەیان کاتێ لە خەوەڵەستین ئەو هێشتا هەر نووسە بوو. من هەرگیز ئەو سەفەرەی سەر ڕۆمباری نیل لەگەڵ مەریت و تەهوددا لە یاد ناکەم. هەستی سەردەمێکی شادومان و ئومێدەوار بوون، بەردەوام بەختەوەر بووم. بەڕادەیەک منی مەسکرد کە بە مەریتم وت وەرە با بەیەکەوە گۆزەیەک بشکێنین بۆ ئەوەی هەمیشە لەگەڵ یەکتریدا ژیان ببەینە سەر و تۆ مناڵێکی جوانی وەکو تەهوتم بۆ بە دنیا بهێنا. تاوەکو ئەمڕۆ من خوازیاری مناڵبوون نەبووم، بەڵام ئێستا هەست دەکەم کە خوێنی من لە جۆرشی سەردەمی گەنجێتی کەوتووە و سەردەمی پیری داهاتووە و هەر جارێ کە تەهود دەبینم تێگەم کە باشتر وایە مناڵێکی وەکو ئەوم هەبێ. بەڵام مەرید دەستی خۆی بەسرم داهێنا وتی سینۆها، تۆ زانی کە من ژنێکم لە مەیخانەدا خزمەت دەکەم، لەوێدا گەورە بووم، بەر لە تۆ لەگەڵ پیاوانی تردا ڕام بواردووە و شایانی ئەوە نیم کە ببمە هاوسەری پزیشکی تایبەتی فێرعەون و تەنانەت لەوەش بەرزتر کوڕی فێرعەونی گەورە، چونکە تۆ ڕۆژێک لە تەبەستدا بە منەدوت کەوا زانیومە کوڕی فێرعەونم و لە نەژادی خواکانم. هەروەها دیار نییە کە لە دوای ئەوەی کە بوومە هاوسەری تۆ بتوانم ببمە خاوەنی مناڵ. منیش وەکو تۆم کوڕە بچووکەم خۆش دەوێ، وابیر دەکەمەوە کە بەبوونی ئەم کوڕە لە کەشتێکەماندا من و تۆ دیسانەوە ڕۆژگارێکی خۆش دەبینە سەر و وابیر بکەرەوە کە تۆ باوکی ئەوی و منیش دایکی. لەبەر ئەوەی کە مناڵێکی کەم تەمەنە و وەکو هەموو مناڵان ڕۆژەکانی ڕابردووی فەرامۆش دەکا، منەتوانم فێری بکەم کە بە باوە بانگت بکە بۆ ئەوەی وابزانێ کە باوکی ڕاستەقینەی ئەوی. لەو ڕۆژە بەدواوە تەهوتی بچووک دەستی لە ملی منە کرد و دەموچاوی بە دەموچاومەوە ئەنا و بە باوە بانگیە کردم. لەو ڕۆژانەدا کە ئێمە بە کەشتی بەسەر نیلدا تێپەڕین، بەڕادەیەک بەختەوەر بووم کە سەرنجم نەدایە برسێتی و بەدبەختی جوتیارەکانی میسر کە لە ئەمبەر و ئەوبەری نیل بوون. واتە نەمدەویست ببینینی دەموچاوی لەڕ و ئەندامی لاواز و بیستنی ناڵە ناڵیان لە خۆشبەختی و خۆشگوزەرانی خۆم کەم بکەمەوە. ئەمڕۆ کاتێک کە یادی ئەو ڕۆژە خۆشانە کەمەوە، فرمێسک لە چاوەکانمان کۆ بێتەوە و ئەه لە سینەمایەتە دەرەوە و بیر لەوا کەمەوە کە بۆچی مرۆڤ بە جۆرێک دروست بووە کە ڕۆژە خۆشەکانی بە خێرایی تێپەڕێ و بە پێشەوە نەشەوە ڕۆژەکانی بەدبەختی ئەوەندە بە هێواشی تێپەڕێ کارگیز کۆتاییان نایە. سەفەرەکەمان کۆتایی پێهات و هەنگاومان نایە شاری ئاسۆوە
کاتێ چوومە شارەکەوە لەگەڵ ئەوەشدا کە ماوەیەکی زۆر نەبوو ئەوێم بەجێهێشت بوو، بەڵام هەستم کرد کە لە شاری ئاسۆدا حەقیقەتێکی نوێ هاتۆتە کایەوە کە من نەمەبینی. خۆری شاری ئاسۆ هەمان خۆر، خانووەکان هەمان خان و دارەکان هەمان دار بوون، بەڵام من هەستمە کرد کە لە شاری ئاسۆ حەقیقەتێکی تازە پەیدا بووە کە نەمەتوانی بیبینم. لە ناکاودا تێگەیشتم کە ئەو حەقیقەتە بە جۆرێکی تر شارەکە دەهێنێتە پێش چاوم، بریتیە لە وشکە ساڵی و بەدبەختی و ئەو تاوانانەی کە بەهۆی نەبوونی و هەژاریەوە ڕووەدا. مەریت و تەهوتی بچووک زۆر لە ئاسۆدا نەمانەوە و گەڕانەوە تەبەس و من دیسان بە تەنیایی مامەوە و پەژارەی ئەو تەنیاییەی کە لەو سەفەرەدا لێم دوورکەوتبەوە دیسانەوە گەڕایەوە. چەند ڕۆژ لە دوای ئەوەی کە مەریت و تەهود لە شاری ئاسۆ گەڕانەوە، ئەخناتونی فیرعەونی میسر کە ئامادە نەبوو ئەو ڕاستیانە ببینێ کە پەیوەندی بە وڵاتەکەیەوە هەبوو، ناچار بوو کە یەکێک لەو ڕاستیانە ببینێ. بەم شێوەیە کە هورمهەب فەرماندەی سوپای میسر هەندێک لەو میسریانەی کە لە سووریاوە هەڵاتبوون لە شاری مەمفیسەوە ناردە شاری ئاسۆ بۆ ئەوەی خۆیان نیشانی فیرعەون بدەن و ئەو بزانێ کە کەمتەرخەمی و ئاشتی پارێزی و یەکسانی خوازی خواکەی ئەو چی بەسەر میسریەکانی ناو سووریا هێناوە. ئەو ڕۆژە کە ئەم میسری هەڵاتوانە هاتنە شاری ئاسۆوە، خەڵکی ئەوەندە لە بینینیان هەراسان بوو کە چوونە ماڵەکانی خۆیانەوە و دەرگایان داخست. ئەوەندە ویستیان بچنە ناو کۆشکی فیرعەونەوە، بەڵام پاسەوانەکانی کۆشک ڕێگەیان نەدا بچنە ژوورەوە و ئەو هەڵاتوانە بە جۆرێک دەرگا و دیوارەکانی کۆشکیان بەربارانە کرد کە فیرعەون ناچار بوو ڕێگەیان پێ بدا بێنە ژوورەوە و گوێ لە داواکاریەکانیان بگرێ. کاتێ ئەوان هاتنە ژوورەوە، من لەوێدا بووم، لە نزیک فیرعەونەوە وەستا بووم. هاواریانە کرد: ئەی ئەخناتون، ئەمڕۆ سامان و دەسەڵاتی فیرعەونی میسر لە سووریادا وەکو یەکێکە کە لە سەرەمەرگدا بێت و بە زووی بیخەنە ناو گۆڕەکەوە. تۆ لێرە نازانی کە سەرقۆچ و گالیسکەی جەنگی و سووتاندن و شمشێر و نێزە لە سووریادا چی لە میسریەکان دەکا، چۆن خوێنی ئەو کەسانە لە سووریادا بە متمانەی تۆ ژیان دەبەنە سەر لە شارەکاندا دەڕژێ. لە ناکاودا هاوارەکەیان بۆ شیوەن و ڕۆڕۆ، ئەو کەسانەی کە دەستیان لە ئەنیشکەوە بڕابەوە دەستیان بەرز دەکردەوە و وتیان: ئەی فیرعەون، ئێمە دەستمان هەبوو، متمانەکردنمان بە دەسەڵاتی تۆ ئێمەی وەها لێ کرد و لەمە و بەدووە دەبێت تا کۆتایی ژیانمان سوال بکەین. گەنجەکان و ئەو پیرەمێردانەی کە چاویان هەڵکۆڵی بوون یان زمانیان بڕی بوون هاتنە پێشەوە و بە هاوار و ناڵەناڵی وەکو ئاژەڵان وتیان: ئەی فیرعەون، متمانەکردن بە خواکەی تۆ ئێمەی گەیاندە ئەو ڕۆژە. ئەگەر ئێمە بمانزانیایە تۆ ئەوەندە سست و ترسنۆکی بەر لەوەی پاشاکانی سووریا شۆڕش بەرپا بکەن و قەتڵ و عاممان بکەن، لەو وڵاتە هەڵدەهاتین و لەگەڵ ئەوەشدا کە ئێمەیان گەیاندۆتە ئەم حاڵە هێشتا لە ژن و کچەکانی خۆمان خۆشبەختترین، چونکە هەموو ژن و کچەکانمان گرفتاری سەربازەکانی پاشای ئامورۆ و سەربازەکانی هاتی بوون. هەتا ماون دەبێ وەکو ئەو ژنانەی کە خۆیان بە هەرزان فرۆشت لەلایەن سەربازە وەحشیەکانی سووریا و هاتیەوە سوودیان لێوەربگیرێ. فیرعەون کاتێ دەستە بڕاوەکان و کاسە سەر بێچاو و دەمە بێزمانەکانی بینی، بە هەردوو دەستی دەموچاوی خۆی گرت و پاشان لەبارەی ئاتونەوە دووە
وتی ئاتون لە خوێن ڕشتن و ئازاردانی خەڵکی و درۆ بێزارە، دەڵێ هەموو خەڵکی دەبێ یەکسان بن و یەکتریان خۆش بوێ. ڕاکردووە بەدبەختەکان کاتێ ئەم قسەیان بیست ئەوەندە تووڕە بوون کە دەستیان کرد بە جنێودان و وتیان ئەی فێرعەون، تۆ نەفرەت لێکراوترین پاشای میسری و هەرگیز کەس نەیبیستووە کە پاشایەک بەرامبەر بە خەڵکی وڵاتەکەی ئاوەها کەم تەرخەم بێ، ئەوان بسپێرێتە دەست دوژمنەکانی دەرەکی. ئایا دەزانی خاچە ژیانەکان کە بۆ پاشاکانی سووریات ناردووە ئەوان چیان لێ کردووە؟ ئەوان ئەم خاچانەیان کردوتە ملی گوێدرێژ و ئەسپەکانی خۆیان و لە ئورشەلیم قاچی کاهینەکانی خواکەی تۆیان بڕیوەتەوە. لەگەڵەوەشدا کە ئیتر قاچیان نەما بوو ناچاریان کردن کە لە بەردەم خواکەتدا سەما بکەن. کاتێ خناتون ئەم قسانەی بیست هاواری کرد و تووشی ئەو گەشکە گرتنە بوو کە جارجار دەیگرت، کەوتە سەرزەوی و لە هەست و هۆش کەوت. پاسەوانەکانی کۆشێک کاتێک بینیان فێرعەون کەوتۆتە سەرزەوی و لە هۆش کەوتووە، ویستیان هەڵاتۆ میسریەکان لە کۆشک دەربکەن، بەڵام ئەوان کە لە هەموو شتێکی خۆیان لەدەستدا بوو ئیتر هیچ شتێکی تریان نەما بوو کە بەهۆی لەدەستدانیەوە تووشی زیان ببن، بەتوندی بەرگریان کرد و لە نێوان ئەوان و سەربازەکان شەڕ دەستی پێکرد و زەوی ئەو ناوە بە خوێنی ڕاکردووە میسریەکان سوور بوو. ئەو کەسانی کە لەستەمی پاشاکانی سووریا هەڵاتە بوون بەو بەدبەختی و نالەباریەوە سکاڵایان بۆ فێرعەون هێنا بوو، لە ناو کۆشکی فێرعەونی میسردا کوژران و لاشەکانیان فڕێدرایە ناو نیلەوە. لەو کاتەدا کە پاسەوانەکان سەرقاڵی خوێن ڕشتنی میسریە هەڵاتوەکان بوون، نفرتیتی شاژنی میسر و کچەکانی لە ژوورەکەی خۆیەوە ئەو کوشتارەیان دەبینی. لەبەر ئەوەی کە یەکەم جار بوو دەیان بینی جەنگ و ڕاکردن و بەدبەختی شێوەیەکی هەیە، هەرگیز ئەو دیمەنەیان فرامۆش نەکرد. لە کاتێکدا کە لە حەوشەی کۆشکدا کوشتار بەردەوام بوو، من فێرعەونم بردە ژوورەوە و پارچەیەک پەڕۆی لە ئاوی سار تەڕکراوم نایەبان سەری و دەرمانی هێورکەرەوەم کردە قوڕیەوە. تاو کاتەی کە لە شاڵاوی گەشکە ڕزگاری بوو، پاشان بەهۆی ئەو لاوازیەی کە تووشی هات خەوی لێکەوت. لە پاشەوەی کە فێرعەون هەڵسا بە دەموچاوێکی بێڕەنگ و چاوێکی نیوەکراوەوە وتی: سینۆها، ئەم وەزعە نابێ بەردەوام بێ، دەبێت چارەسەر بکرێ. من لە هورم هەپم بیستووە کە تۆ پاشای ئامورۆ دەناسی کە ئێستا لە سووریادایە پەلاماری میسر دەدا، بێدوا کەوتن بچۆرە لای و بۆ کڕینەوەی ئاشتی لەگەڵیدا گفتوگۆ بکە و هەرچەندەی زێڕ و پارە لە بری ئاشتی ویست ڕازی بەو بی دەرهێ، چونکە من ئامادەم هەموو زێڕ و پارەی میسر بدەمە پاشای ئامورۆ بۆ ئەوەی لەگەڵ میسردا شەڕ نەکا. ئەگەرچی لە دوای ئەوە میسر بۆ هەمیشە هەژار بکەوێتەوە. من وتم: ئەخناتون، من دەڵێم باشترین ئامرازی کڕینەوەی ئاشتی بریتیە لەوەی کە تۆ زێڕ و پارەی میسر بدەیتە هورم هەب بۆ ئەوەی ئەو گالیسکەی جەنگی و نێزە و شمشێر و سەرقۆش دروست بکا و سەربازەکان بۆ جەنگ پەروەردە بکە. ئەو دەم تۆ دەتوانی دڵنیابی کە ئاشتی دێتە بەرهەم و میسریش تووشی و سووکی و ڕسوایی نابێ. فێرعەون بارد و دەستی سەری خۆی گرت و وەکو یەکێک کە سەری قورسایی بگەێنێتە سەرملی چارەی بەیەکدادا و دوای وتی: سینۆها، بزانە کە بەرهەمی کینە جگە لە کینە هیچی تر نییە و تۆڵە و خوێن ڕشتن دەبێتە هۆی خوێن ڕژانی زیاتر و هەموو جارێ ئەوانەی کە هەوڵی تۆڵە سەندنەوە لە خەڵکی دەدەن تۆوی کینە و تۆڵە سەندنێکی گەورەتر دەچێنن
کە لە دژی خۆیان دێتەوە بەرهەم. بەڵام ئەمەی کە تۆ وتت کڕینەوەی ئاشتی بۆ میسر دەبێتە مای سووکێ و ڕسوایی، ئەمە پڕ و پوشپەرستیە و لە ڕۆحی کینەداریەوە سەرچاواگرێ. ئەوەی دێڵێم ئەوە بکە، بۆ لای پاشای ئامورۆ بڕۆ و پێی بڵێ کە من ئامادەم هەر چەندەی زێر بوێ بیدەمێ و ئاشتی بکڕمەوە. منەمزانی کە کڕینەوەی ئاشتی بەهۆی زێر و پارەوە مامەڵەیەکی شێتانەیە، چونکە فرۆشیاری ئاشتی کاتێک کە زێر و پارەکەی میسری وەرگرت زانی کە ئیتر میسر هەژار بۆتەوە، بە دڵنیایی و بوێریەکی زیاترەوە شەڕ دەکا بۆ ئەوەی فرعون لەم مامەڵەیە پاشگەز بکەمەوە، یان ئەوەی کە خۆم نەبمە نێوان لە نێوان ئەم مامەڵە نەفامیەدا وتم ئەخناتوم تۆ ئەوەندە لەبارەی ئاشتیەوە قسەت کردووە و منعی شەڕت کردووە کە من خۆی شەڕکەری و پێویستی ئەو خۆگرتنم لەدەست داوە کە سەفەرکردنی دوور و درێژە. من ناتوانم بە چوارپێ و گالیسکە بۆ سەفەری دوور بڕۆم. سەرڕای ئەمەش بەر لەوەی کە من بگەمە پاشای ئامورۆ سەربازەکانی ئەو دەستم دەبڕنەوە و چاوەکانم هەڵدەکۆڵن. من پیاوێک نیم کە بتوانم درۆ بکەم، ناتوانم لەگەڵ کەسانێکدا مامەڵە بکەم کە لە مناڵیەوە فێری درۆ و فریوکاری بوون و دانیشتوانی ئامورۆ خەڵکانێکی درۆزن و ساختەچین و دەبێ یەکێک لەگەڵ ئەواندا ئاخەوتن بکە کە بتوانێت درۆ بکە بۆیە یەکێکی تر لە جیاتی من بنێرە. بەڵام فیرعون وتی سینۆها ئەوەی پێت دەڵێم جێبەجێی بکە و بۆ سووریا بڕۆ، ئاشتی لە پاشای ئامورۆ بکڕەرەوە. لە پاش دەرچوونم لە هۆدەکەی فیرعون چاوم بە کۆمەڵێک لەو میسری هەڵاتوانە کەوت کە هێشتا بەدەستی پاسەوانەکان نەکوژرابوون. ڕوانیم کە چاویان دەستیان نەما بوو. زانیم ئەگەر منیش بۆ سووریا بڕۆم وەکو ئەوانم لێ دێت و شۆڕژگێڕە سووریەکان دەستەکانم دەبڕنەوە و چاوەکانم دەردەهێنن. وام بە باشزانی کە بەرەو ماڵ بچم و خۆم لە نەخۆشی بدەم تاو کاتەی هەوەسی فرعون دەگۆڕێ و بابەتی ناردنی من بۆ سووریا لەبیر دەکا. کاتێ لە دەروازەی کۆشکی فرعون هەنگاوم نایە دەرەوە کە بەرەو ماڵ بڕۆم، ڕوانیم خزمەتکارەکەم بە پەلەهات کە منی بینی وتی لەبەر ئەوەی وام بیر کردەوە کە لەوانەیە تاکوشەم نەگەڕێیتەوە بۆ ماڵ هاتمە ئێرە هەواڵێکی تازەت پێڕابگەێنم. پرسییم هەواڵی تازەت چییە؟ وتی ئێستا کەشتێک لە تەبەسەوە هاتۆتە ناو ئەم شارە و لە نزیک ماڵەکەی تۆدا وەستاوە و ژنێکی لێدابەزیوە و هاتۆتە خانمەکەتەوە. ئەم ژنە لەگەڵ ئەوەشدا کە بە ساڵات چووە، بەڵام خۆی وەکو ئەو کچانەی کە بە تەمای هەڵبژاردننی هاوسەرن ڕازاندۆتەوە و دەموچاوی ڕەنگاو ڕەنگ کردووە بۆن و بەرامەیەکی تیژی لێدێ. ئەو بەمنیوت گەورەکەی تۆ سینۆها خوازیاری منە و لە تامەزرۆیی و دیداری مندا ئەشک دەڕێژێ. لە کارەکەرەکەم پرسی ئایا ناوی خۆی پێ نەوتی؟ ئەو وەڵامی دایەوە وتی بەڵێ. ئەو بە منی وت ناوم مەهونەفرە و ئێستا من هاتووم کە پێت بڵێم زووتر بگەڕێرەوە بۆ ماڵ چونکە مەهونەفر چاوەڕێتە. کاتێک کە بیستم مەهونەفر لە دوای ئێمەوە بە کەشتی لە تەبەسەوە هاتۆتە شاری ئاسۆ، لە تاوت و ڕێی و نەفرەت لەشم کەوتە لەرزین.
پاشان گەڕامەوە کۆشکی پاشایەتی و بە فێرعەونم وت من بڕیارم داوە بۆ جێبەجێکردنی فەرمانەکەت ئێستا بەرەو سووریا بڕۆم زوو بە کاتبەکانی خۆت بڵێ لەوحەکان بۆ پاشای ئامورۆ بنووسن بۆ ئەوەی ئەو پلەپایی من بزانێ و بۆی دەربکەوێ کە لەلایەن تۆوە هاتووم. فێرعەون کاتبەکانی خۆی بان کرد و پێیانیوت کە لەوحەکانی من بنووسن و بەمنیوت کاتێک کە لەوحەکان ئامادە بوون لەگەڵ هەندێ زێڕدا بۆ خەرجی سەفەرەکە دەینێرمەلات. من دەترسام بگەڕێمەوە بۆ ماڵ. بە فێرعەونم وت لە کارگەی پەیکەرتاشی هاوڕێکەم توتمس کە لە کۆشکدایە دەمێنمەوە کە لەوحەکان و زێڕەکە ئامادە بوون بڵێ بۆم بنێرنە ئەوێ. کاتێ دەمویست بۆ کارگەی توتمس بڕۆم بینیم کارەکەرەکەم چاوەڕوانی وەڵامی منە و پێم وت بڕۆ بە مەهوو نەفر بڵێ واتە ئەو پیرێژنەی کە لە تەبەسەوە بە کەشتی هاتۆتە ئێرە بڵێ فێرعەون ئەوی بۆ سووریا ناردووە و لەوێدا کوژراوە بۆ ئەوەی بە تەواوەتی لێم نائومێد بێت و بزانێ کە من ئیتر زیندوو نیم. کاتێک ئەم قسەیەم دەکرد دەمزانی کە درۆ ناکەم چونکە دڵنیا بووم کە لە دوای گەیشتنم بۆ سووریا دەکوژرام. بە خزمەتکارەکەم وت لە پاش ئەوەی کە بە مەهوو نەفرت وت کە من لە سووریادا کوژراوم دەبێ بگەڕێتەوە بۆ ناو کەشتێکە و بۆ تەبەسی بنێریتەوە. ئەگەر نەیویست لە ماڵ دەربچێ بە زۆر بیگەڕێنەرەوە ناو کەشتێکە. ئەوە بزانە ئەگەر من لە سووریا بگەڕێمەوە و ببینم ئەو ژنە لە خانوەکەم یان لە شاری ئاسۆدایە گوێی تۆ و هەموو خزمەتکارەکان دەبڕم بۆ کاری زۆرەم لێ دەتان نێرمەکانگا. نۆکەرەکەم کە بۆ یەکەم جار بوو ئەو هەڕەشەی لە دەمی من ببیستێ زانی کە ئەوەی دەیڵێم بەڕاستمە و ئەو سوێندی بە ئاتون خوارد کە ئەو ژنە لە خانوەکە دەردەکات و لە شاری ئاسۆ نایهێڵێ. لە پاژەوەی کە دڵنیا بووم نۆکەرەکەم فەرمانەکەم جێبەجێیەکە چوومە ناو کارگەی توتمس کە پەیکەرتاشی پاشایەتی بوو. توتمس لە ڕابردوودا پەیکەرێکی هورمهەپی دروست کردبوو. لەو ڕۆژەدا کە من چوومە ناو کارگەکەیەوە ڕوانیم پەیکەرێکی تری ئەوی لە بەردی خورمایی بە شێوازی نوێ دروست کردبوو. ئەگەرچی لەم پەیکەرەدا توتمس بۆ دەرخستنی هەندێک لە بەشەکانی لەشی هورمهەب زیادەڕۆیی و مبالەغەی کردبوو بە تایبەتی ماسوولکەکانی سینەی و بازوەکانی هورمهەب بەڕادێک ئەستور نیشانیدا بوو کار کەسێ ئەو پەیکەری بدیایە وای دەزانی کە پەیکەری زۆرانبازێکە نەک فەرماندەی سوپای دەسەڵاتدارەتی. بەڵام شێوازی نوێی هونەر وای دەویست کە لەو ئەندامانەی لەشی مرۆڤ کە بەرجەستەی هەیە زیادەڕۆیی بکە بۆ ئەوەی ناشیرینی زیاتر لە جوانی بێتە بەرچاو. لە کۆندا هونەرمەندان هەوڵیان دەدا خەوشەکان بشارنەوە تەنها جوانیەکان نیشان بدەن. بەڵام بەپێی هونەری نوێ دەبوایە ئەوەندەی دەکرێ ناشیرینیەکانی مرۆڤ بەزەقی بێتە بەرچاو و تەنانەت جوانیەکانیش بەهۆی زیادەڕۆییەوە ناشیرین دەبوون. چونکە هونەری تازە لە مرۆڤدا جگە لە زنجیرێک هێڵ و شێوەی ئەندازەیی هیچی تر نابینێ. جوانی لە چاوی هونەرمەندی ئەم سەردەمەدا چمکی نییە و هەوڵ دەدا تا بتوانێ هێڵەکان و شێوەی ئەندازەییەکان بەڕوونی دەربخا. هونەری کۆن مرۆڤی بە جوانترین بوونەوەری جیهان دەزانی و هونەری نوێ لەو باوەڕەدایە کە مرۆڤ یەکێکە لە ناشیرینترین گیانلەوەرەکانی جیهان و بگرە ناشیرینتریشە لە ڕووەکەکان و بێگیانەکانیش. کاتێ توتمس منی بینی پارچەیەک پەڕۆی تەڕی هەڵگرت و بەسەر پەیکەرەکەی هورمهەپی دادا و بۆ ئەوەی نیشانی منی بدا کە چۆن ماسوولکەکانی
پەیکەرەکە ئەدرەوشێتەوە. کاتێک کە زانی من بەتەمام بەپێی فەرمانی فرعەون بۆ سووریا بچم، ئەو وتی منیش بۆ گەیاندنی ئەم بتە بۆ پەرزگای هێت نێت سوود لەگەڵ تۆدا دێم و بۆ ئەوەی پێیان بڵێم کە پەیکەری هورمهەب لە شوێنێکی شایستە لە ناو پەرزگاکەدا دابنێن. جگە لەوەش لەم سەفەرەدا سوود لە نەسیمی ڕووبار وەردەگرم، چونکە ماوەیەکی زۆرە سەفەرم نەکردووە و خۆشگوزەرانی و سوڕانەوە بۆ من پێویستە. کاتبەکان لەو حەو خەرجی ڕێگەیان هێنا و ئێمە پەیکەرەکەی هورمهەبمان گواستەوە بۆ ناو کەشتی میری کە تایبەت بوو بە سەفەرەکەی ئێمە و پاشان بەرەو هێت نێت سوود کەوتینە ڕێ کە لەوێ بەرەو سووریا بڕۆین. کاتێک کە ئێمە کەوتینە ڕێ تۆتمەزوتی سینۆها، لەبەر ئەوەی کە تۆ بۆ وڵاتێک دەڕۆی کە لەوێدا شەڕ هەڵگیرساوە، دەست لە خواردنەوە مەپارێزە، چونکە نازانی کە لەمەوبەر ڕۆژگار دەفرەتێکی تر دەداتە دەست کە شەراب بنۆشی یان نا. من گوێم لە ئامۆژگاریەکەی توتمەزگرت و کاتێک کەشتێکەمان بە ئاراستەی جوڵەی ئاوی نیل بەرەو شوێنی مەبەست دەڕۆیشت، دەستم لە خواردنەوە نەپاراست. تاڵقی داهات و هەر شاد بن.